بەڵە خۆشەویستان جارێکی تر سڵاتان بە یەکێک لەو هونەرمەندانی کە ژیان و بەرهەمەکانی جێگای شانازین هەم بۆ بنەماڵەکەی بۆ خێزان و بۆ هاوڕێکانی و بۆ یەکێکیش لەو هونەرمەندانەیە کە هەمیشە کار و بەرهەمەکانی جێگای شانازی هونەرمەندانن کە ئەویش هونەرمەند جیهاد دڵپاکە. لە ئێستادا پانێڵێک دەربارەی ژیان و بەرهەمەکانی ئەم هونەرمەندە ڕێکخراوە کە لەلایەن دکتۆر دڵشاد مستەفا کە ئێستا لە سودەی کورسات مەگەزینە باز لە وێزگەکانی ژیان و بەرهەمەکانی هونەرمەند جیهاد دڵپاکەکەین. دکتۆریان بەخێربێی خێربێی سەر شاومان. زۆر سپاس. لە سەرەتاش پرسیاری ئەوم لێ کردی کە بیرۆکەی دروستبوونی ئەم پانێڵە ڕێخستنی ئەم پانێڵە لە کوێ سەرچاواگرێ؟ لە ڕاستە بیرۆکەی کاک نەبەس حەمەشکورە کە خاوەنی ڕێت ئیڤنت پلانەرە، هەر خۆشی کارمەندی بەڕێوەبەراتی گشتی ڕۆشنبیری هونەری سلێمانیە پێکەوە ئەم کاریان ڕێخستووە. بەڵام بەگوتم بیرۆکە سەرچەکەی کاک نەبەزە قسەی لەگەڵ چەند هونەرمەندێک و چەند کەسێک کاکرد بوو کە پێشتر لەگەڵ کاک جیهاد هەم هاوڕێ بوون هەم پێکەوەکاری هونەریان کردووە. دوایی لە نێوەندی هەمویانە مایەوە کاک عەلی کەریمی هونەرمەند وەک هاوڕێ و دۆستێکی لە مناڵی و سەردەمی خوێندنی کاک جیهاد دڵپاکەوە تاکو ئێستا تاکو دوا ڕۆژی ژیانیشی کاگالی هەر هاوڕێکی نزیکە ئەو بووە. لە دوای شال منیش کە بتوانم قسە لەسەر لایەنی هونەری کاک جیهاد بکەم. پانێڵەکە بوو بە دوو بەشەوە، بەشێکیان کاک جیهادی ئینسان کە کاک عەلی قسەی لەسەر کرد، بەشێکیان کاک جیهادی هونەرمەند کە بەرمن کەوت. بەڵێ ئەو لایەنی کە بەر تۆ کەوت زیاتر فۆکەسەکەت لەسەر چی بوو؟ لە ڕاستیە من لەویایە قسەم لەسەرەوە کرد کە کاک جیهاد دڵپاک وەک بێجگە لە هونەرمەندی ئەم پیاوە لە بەرەوەی کە لە کۆتایی هەفتاکانی سەدەی ڕابردووە تێکەڵاوی بزافی سیاسی کوردستانی بووە و بە تایبەتیش چەپی کوردی کە و کات خۆی لە کۆمەڵی ڕەنجەرانی کوردستانە بینیوەتەوە. ئەم هەر برایی شەهیدی سەرکردەش ئەنوەر زۆرابە کە یەکێکە لە سێ شەهیدە سەرکردەکەی کۆمەڵی ڕەنجەرانی کوردستان. وەکو چەپێکی مولتەزیم ئەم پیاوە خەیاڵی لای ئەوە بۆ چۆن بتوانێت لە ڕێیکاری هونەریەوە خزمەت بە بزافی ڕزگاری خوازی گەلەکەی و نەتەوەکەی بکە. بۆیە ئیشکردنی ئەو وەکو جۆرێک لە ئیلتیزام وا بووە، جۆرێک لە پابندبوونی خۆی بە فکری چەپی ئەو ڕۆژگارەوە. ئەنجا خۆشی وەکو ئینسان هونەرمەندبیری لەوە کردەوە چۆن نەتوانێت خزمەتی گەلەکەی بکە. بۆیە لە ساڵی 1970 بە یەکەم بەرهەم بەشداریەکە لە کەرکووک، لە دوایی لە کۆتای هەفتاکانە دێتە سلێمانی و بەشداری بزافی هونەری سلێمانیش. بە نزیکەی لە چەند بەرهەمە بەشداری کردووە؟ ڕاستیە بەرهەمەکانی ئەوەندە زۆرن ناتوانین بیان ژمێرین، بەڵام ئەوەیە تەنها دراما یان خێر لە شانەوە دەستی پێ کردووە لە هەفتاکانە، لە سەرەتای هەفتاکانە لە بەرهەمێکا بەشداریەکە بە ناوی ژیانی کچەلاڵەکە لە کەرکووک نمایشەکرێت. لە دوای ئەوە کە لە پەیمانگای پێگەیاندنی مامۆسایان دەرەچێت ئەنێرێ بۆ دووهۆگ لەوێ لە چالاکی هونەری چەند بەرهەمێک پێشکەشەکە. بە دواتریشە دێنە سلێمانی، خۆشی و کاک عەلی کەریمیش دێن و لەگەڵ کاک جەلیل زەنگەنی هونەرمەند پێکەوە هەرسێکیان تێکەڵاوی کاری هونەریە بن لە سلێمانی. بەڵێ ئەو لایەنەی کە بەر یەکێک لە هاوڕێکانی کەوتبوو ئەوش لایەن وەکو هاوڕەیەک قسە و باسی لێوە کرا، ئەو تشکی زیاتر لەسەر چ بابەتێک و چ لایەنێکی بووە؟ کاک عەلی کەریم قسەی لەسەرەوە کرد کە کاک جیهاد دڵپاکی ئینسان چۆن توانیوێتی ببێ بە بەشێک لە ژیانی هاوڕێکانی و چۆن تێکەڵاوی ژیانی هاوڕێکانی بووە، چۆن کەسێک بووە کە بە بەردەوام خەمخۆری و دڵسۆزیەکی تایبەتی هەبووە بۆ هەموو هاوڕێیانەی کە لە ژیانی هونەریشە هاوڕێی بوون یاخود ئەوانەی کە لە ژیانی کۆمەڵایەتیە هاوڕێی بوون. لەگەڵ هەردووکیانە تێکەڵاو بووە چۆن داکۆچیکەرێکی سەرسەختی ژیانی کۆمەڵایەتی ئابووری هەموو ئەو کەسانە بۆ کە لێوەی نزیک بوون. ڕاستیان نەک کاک عەلی کەریم، هەموو ئەوانەشی کە لە هۆڵەکە بوون چەند کەسێک تریشەستان هەمان شایەتیان بە ئۆدایە و کە کاک جیهاد چ ئینسانێکی گەورە بووە، چ کەسێکی لە خۆ بردوو بووە، چەرێک توانیوێتی زۆر سەختەختانە داکۆچی لە مافی هاوڕێکانی بکە. ئەو لایەنەی کە تۆ قسەت لەسەر کرد چۆن ریسێرچت بۆ کرد و چۆن با بڵێن ئەو زانیاریانەت کۆ کردەوە کە لەسەر ژیان و بەرهەمەکانی مەبەستم ئەوەیە کە بڵێم هیچ بابەتێکە تایبەت بە کاری هونەری و وێزگەکانی ژیانی هونەرمەند جیهاد دڵپاک بۆ لە هیچ شوێنێکی تراوەکو نووسین ئاماژەی پێکراوە؟ بەداخەوە وەک تۆوت من هەوڵم ریسێرچێک بکەم بۆی کە بزانم چیم دەربارەی کاک جیهاد دەسەکەی بێجگەرەوەی کە من خۆم لە ینی وەکو متابعێکی هونەری سەرەتا لە تەمەنی مناڵیەوە کە کاک جیهادم بینیوە لە
بەرهەمی بەهاری دزراوە بینیومە کە یەکێکە لە بەرهەمەکانی درامایەتی بەڵێ یەکەم بەرهەمی درامای کاک جیهاتە کە دەرەکەوێت دوای مەرەزە و لە دوای شابێ بە کارکتەری مامۆستا هێمن لە ژاڵەیە ئەو کاتانێ وەکو گەنج و مناڵ ئەم بەرهەمانەمان بینیوە بەڵام لە 92 من بەر کاک جیهات خۆی کەوتومەکو کاراکتەرێک و لە دوای شە لە کاری ڕێکخراوەیە لە چێتی هونەرمەندانی کوردستان بەری کەوتوم لە کاری هونەری ترا دوای لە وەزارەتی ڕۆشنبیری دوای بەرهەمەکانیم بینیوە وەکو چاودێر و یاوکو ڕخنەگرێکی هونەری لەسەر بەرهەمەکانی کاک جیهات قسەم کردەوە بەڵام چی داخە کە لە ڕیسێرچەکە هیچ شتێکم دەربارەی کاک جیهات دەست نەکە و هەندێک زانیاری زۆر سەرەتایی و سادە لە سایتی خاک لە هەندێک ژیانی ساڵی ئەوەندا لەدایک تۆش بە هەمان شت نییە بەداخەوە ئێمە خاوەنی ئەرشیف نین من چاوەڕێمە کرد کە چەندین زانیاری چەندین وردەکاری تیاوێ بەڵام بەداخەوە ئەرشیفێکمان نییە ئێمە بتوانین تیا دەستمان بەو زانیاریانە بگاکە بڵین ئەم پیاوە لە چەند بەرهەما بەشداری کردووە ئێستا تۆ پرسیارت لە من کردوتی بەرهەمەکانی چەنن بە ژمارە نازانم چەندێکن بەڵام ئەتوانم بەڵام ئەو بەرهەمانەی من بینی و من ئەمن بەداخەوە ئەرشیفمان نییە ئەمە ئەرچێکاکەوێتە ئەستۆی هەم وەزارەتی ڕۆشنبیری ئەم سندیکای هونەرمەندان کە پێویستە کام ئەرشیفە کۆ بکرێتەوە بەڵێ لە پانێڵێکی وەکو ئەوەی کە ئێوە ساستان کرد و قسەتان دەربارەی کار و بەرهەموو ژیانی تایبەتی ئەم هونەرمەندە کرد ئەمە کاتێکی باش نییە خودت کاتێکی گونجاو نییە بۆ ئەوەی کە نامیلکەیەکی تیا بڵاو بکرێتەوە کە سەرنج بخاتە سەر ژیان و بەرهەمەکانیم لە ڕاستیا زوف بیرۆکێکی زۆر باش ئەگەر بکرێ نامیلکەیەک دەربارەی بەرهەمەکانی کاک جیهات و هەموو کەسانی تریش لە ڕاستیا بوو چکە نەوەیەکن وردە خەریکە ئەکەونە ناو فەرامۆشیەوە خەریکە لە یا دەکرێن ئەم نەوەیە نەبووایە ئەو بەستەڵەکە کۆمەڵایەتیەی کە ژیانی هونەری تایە با بڵین شکێنرا ئەمان بوون ئەمان توانیان جۆرێک لە گۆڕانکاری لە بینەری کووردا دروست بکەن وای لێ بکەن خایل بێ بۆی کە تەماشای بەرهەمی کوردی بکە زۆر باشە دیمانەیەکمان ئامادەیە چەند پارچەیەکە کە تایبەت بە کار و بەرهەمەکانە ئەوە بینین دواتر قسە و باسی زیاترەکەین فەرمان